ئەو ڕۆژەی ئاسمان پشتی لە ئەمریکا کرد. ئاسمان ئەو شوێنەی کە ساڵانێکی زۆر بڕبڕەی پشتی هێزی سوپای ئەمریکا بوو، ئێستا بۆتە گۆڕستانی گرانبەهاترین فڕۆکەی جەنگی و تەکنەلۆژیەکانی جیهان. لە ڕوبەڕووبوونەوەیەکی سەربازی کەم وێنەدا واشنتۆن بازێکی قورسی دارایی و تەکنەلۆژی داوە کە مێژووی سوپای ئەم وڵاتەی هەژاندووە. با لە گەورەترین زیانی ستراتیژیەوە دەست پێ بکەین. فڕۆکەی E3 سنتری. ئەم فڕۆکەیە بەناوەندی فەرماندەی و ڕاداری ئاسمان دادەنرێت. تەنها یەک دانە تێچووەکەی 700 ملیۆن دۆلارە. تێکشکانی ئەم زەبەلاحە گەورەترین زەبری تەکنەلۆژی بوو کە بەرهێزە ئاسمانیەکان کرد. لە لیستەکەدا پێشکەوتوترین فڕۆکەی جەنگی جیهانیش دەبیندرێت، F-35 لایتینگ. تەنها یەک دانە لەم فڕۆکەیە بە تێچووی 110 ملیۆن دۆلار لەنەوچوو. هاوشان لەگەڵ ئەوشدا 4 فڕۆکەی جەنگی لە جۆری F-15E بە تێچووی 360 ملیۆن دۆلار و فڕۆکەیەکی تانکشکێنی جۆری ئەیدا لیستەکەیان قورستر کرد. بەڵام گەورەترین زیانی ژمارەی لە ئاسماندا بەر درۆنەکان کەوت. 17 درۆنی پێشکەوتووی MQ-9 ڕاپەر کە ئەچیسی خوڕی و هێرشی وردیان لەسەر شام بوو خرانە خوارەوە. زیانی دارایی ئەم درۆنانە بە تەنیا زیاتر لە 9 ملیار دۆلارە. زیانەکان لێرە نەوەستا. 8 فڕۆکەی سوتەمەنی بەخشی KC-135 و 3 هێلیکۆپتەری فریاگوزاری HH-6 بەشێکی تری تێچۆکان بوو کە پێکەوە زیاتر لە 380 ملیۆن دۆلاری تریان لە بودجەی سەربازی ئەمریکا کەم کردەوە. کاتێک کۆی گشتی زیانەکان کۆ دەکەینەوە دەگەینە ژمارەیەکی شۆکەر. زیاتر لە 2 ملیار و 78 ملیۆن دۆلار کۆی گشتی تەواوی زیانەکانی تێکشکانی ئەم فڕۆکە جەنگیانەیە. ئەمە تەنها ژمارەی تێکشکانی پارچە ئاسنەکان نییە، بەڵکو گەورەترین باجی سەربازی و ئابووریە کە لە جەنگێکی مۆدرندا تۆمار کرابێت.